دەچینە لای تەوەری یەکەم هێوی تەوەری یەکەمی بەرنمەکە لە چۆمانەوەی ڕاستەوخۆ میوانەکەمان لەوەیە بێگومان دانیشتوانی ناوچە سنوورەکان لە هەموو وەرزێکی سەرما و زستاندا خەمی دابینکردنی سوتەمەنیان لا دروسە بێ لە ئیدارەی سۆرانیش خەڵکی ناوچە شاخاویەکان کێشەی دابینکردنی سوتەمەنیان هەیە بێگومان خۆتەزانی هێوی کە ماوەی چەند ساڵێکە دابشکردنی سوتەمەنی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە کۆی گشتی سستی پێوە دیارە ینی هاوڵاتیان ئەو بەشە نەوتەی کە هەیەە ساڵانە بۆ وەرزی زستان تا ڕادەیەک وەرگرتنی ئەستەم بووە لەبەر ئەوە ئێستا ئێمە دەمانەوێت قسە بکەین لەسەرەوەی کە ناوچە سنوورەکان چونکە ناوچەی شاخاوین و سەرماوسۆڵە زیاتر ڕویان تێکا بزانین لەو ناوچانە زیاتر پشت بەچی دەبەسترێ بۆی کە هاوڵاتیان بتوانن لە وەرزی زستاندا خۆیان گەرم بکەنەوە و هەروەها کاریگەری نەبوونی سوتەمەنی چییە لەو ناوچانە بۆ مەبەستا میوانداری عومەر محەممەد ژینگە دۆستمان کردووە لە چۆمانەوە کاک عومەر بەیانیت باش بەیانی باشیەوە دەکەم کە ساڵانێکە هەرکو پێشتریش باسم کرد ساڵانێکە سوتەمەنی بە شێوەیەکی تا ڕادەیەک باش نادرێ بە هاوڵاتیان بۆی کە لە وەرزی زستانە بەکاری بێنن لە سایی نەدانی سوتەمەنیە هاوڵاتیانی ناوچە شاخاویەکان زیاتر پاڵپشتیە خود پشت بەچی دەبەستن بۆ خۆگەرمکردنەوەیان لە وەرزەکانی پاییز و زستانە بەڵێ زۆر سپاس وەڵاهی خۆتە نەزانن دەڤەری سۆران بە تایبەتیش ناوچە سنوورەکانی چۆمان و سیدەکان و هەموو ئەو ناوچانی کە سەر بە ئیداری سربەخۆی سۆرانن ئەوانە ناوچەیەکی شاخاوین و ناوچەیەکن کە لە هەموو شوێنەکانی تری کوردستان زووتر زستاندا دێتوانم بڵێم لە مانگی ناوەڕاستی مانگی دەوە لێرە وەرزی سەرما دەست پێکاتن و سەرمایەکەشی بە جۆرێکە کە پلەکانی گەرما زۆر جار چەندان پلا دێنە ژێر سفر بۆیە ئەو ناوچەیە پێویستە ئاوری زیاتری لێ بدرێتەوە ناوچەی بە تایبەتی کە ئەوەی باڵەکایەتی و ناوچە سەر سنووریەکان خەڵکەکە زیاد پێشتر پشتیان بەستووە بە بڕینی دار ئەوەش لە ئەنجامی ئەوەی کە سستیەکی زۆر هەبووە لە دابشکردنی نەوت لەو ناوچانە یەک بەرمیل ئەتوانم بڵێم کەمتریش لە بەرمیلێک چونکە ئەو ساڵ 200 لیتر نەوت دابشکراوەکە 200 لیتر نەوت بۆ هەر ماڵێک بڕێکی یەکجار کەمە یعنی زیاتر ئەتوانم بڵێم هەموو ئەو خەڵکانی کە لێرن پێویستیان زیاتر بە 6-7 بەرمیل 10 بەرمیل نەوت هەیە بەڵام 200 بەرمیل یعنی بڕێکی ئەوەندە کەمەکە بەشی خۆگەرمکردنەوەی دانیشتوانەکەی ناکاتن بۆیە زۆر لە خەڵکەکەی ناچارە بن کە پەنا ببن بۆ بڕینی دار ئەوەش کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر ژینگە و هەروەها لەسەر بڕینی ئەو دارانە و نەمانی دارستان وای لێ هاتووە یعنی لە زۆر ناوچەی ئەو ناوچە شاخاویانە هەستەکەی کە بڕێکی یەکجار زۆر یعنی پاوان و ئەو لێڕەوارانە بردراینە و کاریگەریان لەسەر جوانی ژینگە و لەسەر ئەو سامانە گەورەی نیشتیمانی هەیە باشە کاک عومەر باسیەوە کێڵەی بە نمونە گەرە و دارانە بەبڕدرێنەوە کاریگەری خراپ لەسەر ژینگە دروست دەکات ئەم کاریگەری خراپە تا کوێ دەڕوات تا کوێ گرفت بۆ ژینگەی ناوچەکە دروست دەکات وڵا کاریگەریکە یەکجار زۆرە خۆتان دەزانن هەر وڵاتێک جوانیەکەی بە دار و دارستانەکانیەتی و هەروەها هەم لە ڕووی سامانی نیشتیمانیشەوە ینی سامانێکی زۆر گەورەیە بەڵام خەڵک ناچارە بێتن کە دار ببێتەوە بڕینەوەی دار خۆتان نەزانن دارێک تا پێ ئەگاتن ڕەنگە 20 ساڵ 30 ساڵیەوێ ینی داری وا هەیە لێرە تەمەنی زیاتر لە 200-300 ساڵە ینی داری بەڕوو داری ماست بەڵام کە ئەو دارانە ئەبڕێنەوە یعنی ڕەنگە 100 ساڵی دیکەی بووە تاوە خۆلی دێتەوە باوەڕتان هەبیتن ینی شوێنی وا هەیە ئێستا یعنی پێشتر دارستانەکەی ئەوەندە چڕ و ئەوەندە پڕ بووە بەڵام ئێستانەکانە بەهۆی ئەوەی کە خەڵک بە ناچاری پەنایان بۆ بردووە بۆ بڕینەوەیان ئێستانەکانە تقریبن بوویتە ناوچەیە کە لێڕەوارەکانی زۆر لاواز بووینە
کاگومەر شتی لەو شێوەیە هەبوو کە دارێک تەمەنەکەی ئەوەندە درێژ بێت بڕدرابێتەوە؟ زۆر حاڵەتی وا هەیە، زۆر داری وا هەیە، چونکە وەک باسم کرد لەو ناوچانە بە تابەتی ناوچە سنووریەکان یعنی دارەکانی تەمەنیان بۆ زیاتر لە 200 ساڵ 300 ساڵە ڕوایە، ینی داری وا هەیە زۆر یەکجار گەورەیە. بەڵام خەڵک ناچاریشە، ینی باشە کەسێک کە مناڵەکانی سەرمایان بێ هیچ هۆکارێکی دیکانە نەبێتن بۆ خۆگەرمکردنەوە، خەڵک بە ناچاری پەنا ئەباتن. هەرچەندە ڕێکخراوەکانی ژینگە دۆستیش زۆر بەڕاستی زۆر هەوڵدن لە ڕێی وشارکردنەوەی گوندشینان و خەڵک بۆ ئەوەی کە ئەو دیاردەیە کەمتر بکرێتەوە، بەڵام ڕێ ناگیرێ لەبەر ئەوەی کە تو وەرە حکوومەتی هەرێم 200 لیتر نەوت دابەشەکە کە 200 لیتر نەوت دابەشەکە ئەو 200 لیترە باوەڕتان نبی بەنسبەتی ئەو ناوچانە ڕەنگە بەشی دەڕۆژ یان 15 ڕۆژ بکە زیاتر نا و هەروەها گرانی سوتەمەنیش، ینی بەرمیلێک نەوت ئێستا لە دەوروبەری 170 هزارە، ینی خەڵک پێی ناکرێتن نەوتیش دابین بکاتن، ئەوە توانیشی بەرمیلێک یان 2 بەرمیل بکرێ. بەڵام وەک باسم کرد لێرە هەر ماڵێک ڕەنگە پێویستی زیاتر بە زیاتر لە 10 بەرمیل لەوت هەبێتن و هەروە هیچ هۆکارێکی کانش نییە. مەسەلەن دابینکردنی غاز دائیمەن بەشی زۆریش قەیرانی غازیش دروستەبی و کارەبایەکەش خۆشتانە زانن ئەویش هەر خەڵک ڕەنگە جار هەیە پەنای بۆ بباتن وەکو هۆکارێک بۆ گەرمکردنەوە، بەڵام لە ئەساسیشدا خۆ ناکرێت کارەبا کە هۆکاری ڕووناچی و وزەیە ناکرێتن بۆ گەرمکردنەوەش بەکاربێ، بەڵام ئەویش کارەبا لە وەرزیستاندا زۆر کەمە بێتەوە کە خەڵکەکە جارێکی کە ناچارە بیتن تەنها هۆکاری سەرێکیان بۆ خۆگەرمکردنەوە دار بێ کە ئەوش کاریگەری لەسەر لێڕەوار و لەسەر ئەو داران هەیە کە لە ناوچەکەدا هەن. باشە کاعومەر باس لەوە کرد کە ساڵانە خەڵک لەو ناوچەیە پەناباتە بەر بڕینەوەی دارەکان. لەگەڵ ئەوە شایعنی کۆمەڵێک ینی زانیاری هەیە، کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆی کە لەلایەن ژینگە دۆستانی وەکو بەڕێستانەوە بدرێ بە خەڵکی ناوچەکە یاخود بەوانەی کە دەچن دارە بڕنەوە، ینی ئەوان ئەچن دارە تەڕەکان ئەبرنەوە یاخود ئەو دارانەی کە تا ڕادەیەک وشک بوون و ژیانیان تیانەماوە، ئەمان لەسەر کام دارانە کارەکەن. وڵا خۆی لە هەموو وڵاتاندا ڕەنگە بڕینی داری وشکیان ئەو دارانەی کە لە پاوانەکان و لە لێڕەکاندا بێکەلک بوونە داری وشکن ڕەنگە بڕینەوەیان شتێکی ئاسایی بێ، بەڵام لێرە تێکەڵە کرێ لەبەر ئەوەی کە ئەو ڕێژەی ئەو دارانەی کە وشک بوون یان ئەو دارانەی کە بێکەلک بوون و ئەکرێ سوودیان لێوەرب ڕەنگە بەیانی بەشی خەڵک نەکات، لەبەرەوە لادێنشینەکان زیاتر ینی پەنا ئەبنە بەر بڕینی داری تەڕ، هەرچەندە ڕێنماییەکانیش بەس خۆش دەزانی ینی بەنسبەت کابراایکی کە سەرمای بێ، ینی ئەو ڕێنماییانەی کە پێیان دەگوتریان سەردانیان نەکرێتن بۆ پاراستنی ژینگەی دەڤەرەکە و ژینگەی وڵاتەکە، ڕەنگە ئەو قسانە ئەوەندە کاریگەریان نەبێ، ینی کەسێک کە سەرمای بێ بەڕاستی ڕەنگە زۆر گوێ نەداتەوە، ینی فەرزەن کابراایە کە برسیە ینی ڕەنگە گوێ نەداتەوەی بە چ هۆکارێکدان پێیاکە. مەسئلەی داریش هەروایە، ینی بە تایبەتیش مەسئلەی سەرمایە، ینی کە خەڵک لە ئەنجامی سەرمابووندا مناڵەکانیان تووشی نەخۆشیە بێن، کۆمەڵێک کێشەی دیکەیان بۆ دروستە بێتن، لەبەرەوە ئەو قسانە و ئەو ڕێنماییانە و ئەوانە هیچ کاریگەریەکی بەو جۆرەیان نابێتن، ینی بە بەڕاستی ڕۆژانە ئەبینی لەو وەرزەدا لە ئێستا بەولایەوە ینی خەڵک پەنا ئەباتە بر بڕینی دارەکان و ئەوەش بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر ژینگە و لەسەر جوانی وڵاتەکە، ینی دەڤەرەکە خۆشتان نەزانن ینی جوانترینی دەڤەرە لە هەموو کوردستاندا، بەڵام بەڕاستی کە تەماشایەکە ینی شاخەکانی و هەروەها گرد و گردۆڵکانی دۆڵەکانی هەستەکەی ڕوتە بنەوە وردە وردە، ینی ساڵ بە ساڵ هەستی پێکرێتن کە بڕینی دار کاریگەریەکی لەسەر جوانی ژینگە لەسەر ئەو سامانە نەتەوەیە گەورەیە هەیە کە خەڵکیش من بەش بە حاڵی خۆم خەڵک ڕەنگە بەناحەق نەگرم بەوەی کە پەنا ببایی چ بکە، ینی 200 لیتر نەوت و بەداخەوەش ینی کە ساڵ هەیە بەرمیلێک نەوتە ئەو ساڵە ئەوەش کەم کرایتەوە بوویتە 200 لیتر کە 200 لیتریش بەڕاستی ینی وەک کوردەواری شتێکی وانە یوەیە هەر لە خیلالی 10 ڕۆژ 15 ڕۆژدا
خلاص ببێت و خەڵک جارێکی کە پەنا بباتەوە بەر بڕینی دار. باشە مامۆستا عومەر کاتێکەوە خەڵکی ناوچەکە دوێنن باسی چیەکەن کاتێک ئێوە پیانڵن بۆ نمونە گەڕێنمای ئەوە بکەن بڵێن پارێزگاری لە ژنگی ناوچەکە بکەن دارەکان مەبڕنەوە ئەوان چییە لە نەو چیرۆکانی کە خوان باسیەکەن بۆ ئێوە سەبارەت بە دۆخیان لە وەرزی زستانە چییە؟ وڵا ڕەنگە ینی دائیمەن خەڵک ئەو قسانەی کە لەگەڵ یانەکرێتن لە ڕووی پاراستنی ژینگە و ئەوانەوە ڕەنگە ڕێکسەر پێت بڵێن کاکە با حکومت نەوت دابین کە هۆکارەکانی سوتەمەنی غاز ینی خەڵک باسەکە چونکە ئێمە لێرە بە تایبەتیش لە دەڤەری باڵەکایەتی هاوسنوورین لەگەڵ ئێران ئێستا لەو گوندەکانی هاوسنوورمان لە گوندەکانی ئێران هەمووی لو لە کێشی غازیشیان هەیە ینی بە زۆر بە ئاسانی خەڵک ئەو کێشەی گەرمکردنەوە ئەوانەیان چارەسەر کرایانی لە وڵاتێکی وا ئەما کە لە کوردستانین شێرخانەکەی هەمووی نەوتە هەمووی غازی سروشتیە بەڵام بەداخەوە نە نەوتەکە نەلو لە کێشی غازی حتا غازی ماڵانیش ینی خۆشتان نەزانن کە چەندین جار ئەزمە و کێشەی گەورە دروستە بێتن حاڵی عازر ئێستانەکانە کێشەی غازی شەیانی کە ئەویش نەتواندرایە لەبەرەوە خەڵک کە باسیە ئەو شتانە دەگەڵەکەی کە بڵین پێویستە ژینگە بپارێزرێ و دارەکان نەبڕدرێنەوە یەکسەر ڕەدەکەیان دیارە ینی خۆت و پێشەوەی قسەیان لەگەڵ بکەی ئەزانی کەوان ڕەدەکەیان وڵێ بک کە بە حکومت 4-5 بەرمیل نەوت دابین بکات یان نرخی سوتەمەنی هەندێک بێنێتە خوارێ بە طبیعەتی حاڵ ینی خەڵک خۆی حەزی لێە ژینگەکەی جوان بێ خەڵک کە لێرەیە تاکە هۆکاری مانەوەی ئەو خەڵکە لێرە جوانی منتیقەکەیە جوانی ژینگەکەی جوانی دەڤەرەکەیە بەڵام بەداخەوە کە خەڵکی ناچار بیتن ینی ئەوەیە کە ناچاری زۆر جاهەیەڵێ شتی حرامیش حەڵاڵەکە ئەوەش یەک لەو بابەتانەیە کامەر وەکەوەی کە ئێوە تێبینیتان کردبێ لەگەڵ ئەوەی کە لە وەرزی زستانە خەڵک بەو جۆرە ناڕەحەتیە لەو ناوچانە ژیان بەسەرە بە و هۆکارەکانی یاخود ئەو سوتەمەنی کە پێویستە بۆ هۆکارەکانی گەرمکردنەوە بۆی دابین ناکرێ ئێوە تێبینیەوەتان کردووە کە خەڵک لە ناچاریە ناوچەکەی خۆی بەجێ هێڵێ لە زستانە ینی ئەو ناوچە جوانەی کە تۆ باسیەکەی لە ڕووی ژینگەوە بەجێ هێڵێ وڵی کاکە ئەو دیاردەیەش من نیازم بوو پێشتریش باسی کەم ئەو دیاردەیە زۆرە ئەو کۆچی پێچەوانەیە ینی کۆچی گوندەکان کۆچی قەزایەکان بۆ ناو شارەکان زۆر خەڵکەیە باوەڕتەبی ئێستا زستانان ئەڕواتە نەچی تا ئۆردوگاکانیان بڵین شارەکانی دەوروبەری هەولێر و ڕانیە و ئەوانە بەس لەبەر مەسائلی خۆگەرمکردنەوە چونکە لەوێن دەرێ خۆتان نەزان ڕەنگە خەڵک بە بەرمیلێکیان 2 بەرمیل ئیدارە بکە بەڵام لێرە 10 بەرمیلیەوێ یعنی من هەر خەڵکی ناسیارم هەیە زستانان ئێرە بەجێ دێڵن کە لە ڕاستیدا زستانی ئەو منتیقەیە ساڵانی پێشتر کە ئەمە بیربانەوە باو باپیرانیشمان یعنی خۆشترین ژیان لەو منتیقانە بووە لەبەر ئەوەی کە ناوچەیەکی شاخاویە بەفرێکی زۆری لێ ئەباری یعنی جوانیەکەی لە ڕاددە بە دەرە یعنی یەکە لەو ناوچانەی کە ژیانی تێدا جۆرێکی ترە ینی ژیان لێرە تایبەتمەندێکی دیکەی هەیە بەڵام بیانێ توانم ئەگەر بە ئاماریش بڵێم ڕەنگە ساڵانە زستانەکانی بەدەیان ماڵەکانیانە گوازنەوە هەر بە شێوەیەکی کاتی ئەسنا هەولێر و دەوروبەری یان سۆران و دەوروبەری ڕانی و ئەو منتیقانە لەبەر ئەوەی کە پێداویستیەکانی سوتەمەنیان وەک پێویستە لێرە پێدابین ناکرێتن. باشە مامۆستا عومەر باسیەوە کێڵەی دۆخی هاوڵاتیان بۆ ئێمە وازەحە بیانەوەکانیان مەقبولن و ئەگەشتان لە دۆخەکان هەیە تا ڕادەیەکی زۆر باش کە ئەم دۆخە دێتە پێشەوە کە ئەم شتانە بەرچاوڕوونی هەیە بۆ ئێوە چۆن نتوانن هۆشیاری بدەن بە هاوڵاتیان چۆن قسان بۆکەن ینی لەو چوارچێوی هەڵمەتی هۆشیاری و لەو چوارچێوی کە تۆ بە کەسەگەڵی پارێزگاری لە ژینگەکەت بێ چی پێ بڵێ؟ واللهی لە ڕاستیدا وەک باسم کرد ینی هەندێک ڕێنمایی و هەندێک ئەو حاڵەتانەمان هەیە کە خەڵک ڕەنگە بە زەحمەتتر لێت باوەڕکە یان بە زەحمەتتر باوەڕ بینی یان بە زەحمەتتر بڵین ئەو ڕێنمایانە وەک پێویستە جێبەجێ بکەن ینی ڕاستەکەی وایە ئینسانیش ناتوانێت ینی بچێت گوندێک کە خەڵکێک 200 لیتر بەرمیلی
200 لیتر نەوتی وەرگتووە کە بەرمیلێکیش کەمترا باشە چی پێڵێ ینی باشە هۆکاری گەرمکردنەوەکەی ینی خۆی بەچی گەرم بکاتەوە ینی هەندێک جار هەیە ناچارەبی ینی ئەو ڕێنمایانە ڕەنگە هیچ کاریگەریان نەبێ ڕەنگە بە شێوەکی نەرێنیش بەسەرتدا بشێتەوە کە باس لە حاڵەتێک بکەی کاکە دار مەبڕە عادی باشە فەرم و ڕقبم لە سەرمان منداڵەکانم منە خۆش بکەون ینی ئەو حاڵەتانە خۆش دزانی ینی ڕەنگە خەڵک کەمتر گوێ لەو حاڵەتانە بگری کەنا حەقیشیان نییە ینی سانیش بەڕاستی لە ڕووی نایە ئێستا بچی مەسەلەن خەڵکەکە لە لادەیەکە یان لە شوێنێکە نیشتەجێە بە هیچ هۆکارێکی کەی گەرمکردنەوەی نەبیتن بەڵام پێشی بڵی کاکە دار بڕین شتێکی باش نییە بەڵام خۆفعلن ڕەنگە ئەو لادێنشینانە لە خەڵکی دیکە باشتری شەزانن کە مەسئلەی ڕزگەری و پاوان و لێڕ و دارستان هەتا هەبێ وڵاتەکەیان جوانترەکە چونکە ئەوانە ئەو لێڕانە هۆکاری تریشن بۆ گوندنشینان ینی ئەوانە زیاتر سوودی کەشیان لێوەرەگرن لە مەسئلەی مەڕداری ینی چونکە ئەو دارانە ئیسیفادە لە گەڵایەکانیان دەکەن ینی سوودی زۆر گەورەیان لێوەرەگرن ساڵانە چەندان دار هەڵە پەردێوترێ نەک بڕینەوە بەس گەڵایەکانی لێکرێنەوە بۆ وەرزستان بەکاردێنەوە جارێکیکانە بۆ وەکو بڵین وەکو خۆراکێک بۆ مەڕووماڵات و چێڵ و چاڵەکانیان ئەوانی شەزانن کە بڕینەوەی دار کاریگەریەکی خراپی لەسەر ژیانی خۆشیان هەیە بەڵام خەڵک کە ناچار بۆ ئیدی چ بکایانی چارەی نییە. بەڵێ کامەر شتێکی تر هەیە لە سای ئەوەی کە ساڵانێکە خەڵکی و ناوچەیە بڵێن ئەوەی کە پشتی پێدەبەستن تا ڕادەیەک کە کاتێک سوتەمەنیان نییە بڕینەوەی دارەکان ئەمە تا چەند کاریگەری لەسەر ژینگەی ناوچەکە کردو ڕێژەی سەوزایی لە ناوچەکە کەم کردوێتەوە. وڵایی بە ئاشکرا پێوە دیارە بە ئاشکرا دیارە یعنی لە ساڵانی پێشی ساڵ بە ساڵ ڕێژەی سەوزایی ڕێژەی دار یعنی کەمترەبی بەداخەوە ینی هەرچەندە ڕێکخراوەکانی ژینگە دۆستیش ساڵانە هەڵەستن بە هەڵمەتی ناشتنی داری بەڕوو و دارەکانی دیکە لە ناوچەکان بەس وەک باسم کرد ینی دارێک کە تەمەنی 100 ساڵە کە ئەی بڕیەوە تا دارێکی کەوای لێ دێتەوە دیسانەکانە پێویستی بە 100 ساڵی کە هەیە پێویستی بە 50 ساڵی کە هەیە تا ئەو دارستان و لێڕەوارانەوەی خۆیانی لێ دێنەوە ئەوەیە کاریگەریەکە یعنی دەنا بڵین ڕێکخراوەکانی ژینگە دۆست ئەو خەڵکانی کە خۆشیان ینی شرتیان ڕێکخرابن لە ناو ڕێکخراوێکدا بەڵام هەر خەڵکەیە هوشیاری ژینگەکەی لە ئاستێکی باشە یعنی دائیمەن هەڵمەتی ناشتن هەیە بەڵام ئەو هەڵمەتەیە ئەتوانم بڵێم یەکجار کەمە بەنسبەتی بڕینەوە یعنی کە بەراوردیکەی ئەوەی کە ئەبڕێتەوە ئەوەی کە ئەچاند ئەی چێننەوە جاریشکەی ڕوێنەوە ڕێژەکەی زۆر کەمترە یعنی لەبەرەوە هەستەکەی لەو ناوچانە لەو دەڤەرە جوانانە یعنی ڕێژەی سەوزایی ڕێژەی داروبار ساڵ بە ساڵ کەمترە بێ بەداخەوە. بەڕێز عومەر محەممەد ژینگە دۆست کە ڕاستەوخۆ لە چۆمانەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئامادەبوونی چەنابەت.